سڵاو لە تۆ هەڵبەتە دیاردەیەکی زۆر بەرچاو و ڕوون هەیە لە ناو هەڵەبجەدا خانەی بەخێوکردنی ئاژەڵ هەیە لە ناو گەڕەک و کۆڵانەکانە تەنانەت ئاژەڵی بەرەڵا بە جۆرێکە کە تەواو هاوڵاتیانی هەراسان کردووە هەم درەختەکانە شکێننەوە هەم درەختەکان لە ناوە بن جگە لە بۆن و بەراموو و ئەو پیسایی کە دەخێنە سەر شەقامە سەرەکیەکانی هەڵەبجە من کە لە ئێستا لە یەکێک لە گەڕەکانی هەڵەبجەم هاوڵاتیانی ئەم گەڕەکە زۆر بێزار بوون لەسەر لە دەست ئەو ئاژەڵانی کە بەرەڵاکرێن لە گەڕەکانە من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای کاک ئەمجەد یەکێک لە دانیشتوانی ئەم گەڕەکە کاک ئەمجەد ئەبینم تەلی دەرکاویتان یاوە لە جەزرە وەسەتیەکان بۆ پاراستنی درەختەکانتان ئەم ئاژەڵانە هیچ زەرەر و زیانێکی گەیاندووە بەیەوە پێشەکی بە خێراتنی جەنابەت دەکەین سپاس بۆ بەهانەوە هاتنی بانگەوازەکەمان ڕاستی کاکە وریا ئێمە لێرە ئەم گەڕەکە بۆ خزمەتی ئینسان دروست کراوە ئەم شەقامە پاک و خاوێنە مەسارفی تێچووە لەسەر ئەرکی حکوومەتە پارەی ئەو میلەتەیە ڕێگەوبانێک دروست کراوە کۆمەڵە داروبار نێژراوە بۆ خزمەتی ئینسان نێژراوە بەڵام بەداخەوە ڕۆژانە بە سەدان سەر ئاژەڵ ئەمە نە یەکەم جارە نە دووەم جارە و نە دەیەم جارە نە بەرقاپی ماوە نە سەتڵی ویلاتەژوی زباڵە ماوە نە ئەو تەلە دەرکاوی کە بەکار هاتووە تەلە دەرکاوی ڕێز و تەقدیرم هەیە تەنها لە مۆقعەکە لە سنگری دوژمنە بۆ بەرامبەر بە دوژمن بەکاردێ بەڵام تۆ وەرە لە مۆقعەکە لە جادەیەکی عامە لە ڕێگەیەکی ستراتیژیا کە سەدان میوانی بیانی و ناوخۆی هاتوچۆکەن سەدان خەڵکی ئەم شارە بۆ هاتوچۆی خۆی بەم ڕێگەوبانە هاتوچۆکە بەڕاستی تەلی دەرکاوی دراوە لە چوارچێوەی ئەو داروبارە ئەمە شتێکە بۆ خۆی جێگەی پرسیار و جێگەی تێڕامەنیە بەڕاستی تەلی دەرکاوی هەرچۆنە دووبارەم کردەوە لە سنگەرە لە بەرامبەر دوژمنە بۆ محافظەی سنگەرێک بەکاردێت نەگەوەی کە تەلی دەرکاوی لەبەر قاپی خۆتا بەکاربێنی بۆ درەختێک کە خزمەتی ژینگەیەکات کە ئۆکسیژنت پێ ئەدا کە کۆمەڵک نەخۆشی گرەداتەوە بەخوێەوە بەڕاستیەوە چەندین جارە ئێمە لە ڕێگەی بەڕێز مامۆستا مەلا عوسمان لە مزگەوتی نور و مامۆستا مەلا تەها لە مزگەوتی دارسەفا پێشنیارمان کرد داوامان کرد لەو بەڕێزانە کە پێشنیارێک بەو خاوەن ئاژەڵانە بدەن نەک چەندین جار چەندین جومعەیە بۆ خۆم کە تەواجودم لە ماڵی خوای گەورە مامۆستاکان بە ڕێز و احترام و داوایان کردووە تەکلیفیان کردووە کە ئەوەی کە ئەبێتە مای زەرەرمەندی بۆ دراوسەکەی بۆ گەڕەکەکە بۆ سنوورەکە مەفروض نییە بەخوا بێتە مزگەوتەوە بەخوا نوێژی قبول نییە ڕاگرت بەخوا ڕای ئەگرن پرسیار و وەڵامی ئەوەی دیەکەنەوە چەند ئەزیەت بووە بۆ دراوسەکەی بۆیە بەڕاستی داوا لە دەسەڵاتدارانی ئەم شارە دەکەین بە خەمی ئەم شارۆین پێمان خۆشە ژینگەمان پاک بێ شارمان پاک بێ شەقاممان پاک بێ بەڕاستی ئەم شارە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین بە کەلیمەیەک و دوو کەلیمە وەسفی ئەم شارە بکەین بەڵام مەفروضە هەر کەسێک لە لای خۆمانەوە هەست بە بەرپرسیارەتی بکەین لە بەرامبەر ئەم شارە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین بە وەسفی بکەین یا دەسەڵاتی ئەم وڵاتە بە حکوومەت و بە دەسەڵات و بە تاکێکی ئاسایی بتوانین پاداشتی ئەم شارە بین و ئەم شارە زۆر مقدسە لە لای منۆک و خۆم ئەم شارە زۆر پیرۆزە ئامادەم هەموو بەیانیەک لەگەڵ برایانی شارەوانیا بەخوای کۆڵان بە کۆڵان بگەڕێم بە فەخر و شانازی و کۆڵانەکان پاکەمەوە لە هەڵەبجە لەبەرەوەی کە شانازی بەم شارەی خۆمەوەکەم داوا لە حکوومەتەکەین داوا لە دەسەڵاتدارانەکەین بەسە ئیتر ئەگەر شتێک کە پیان ناکرێ بڵێن پێمان ناکرێ ئەگەر پێیان نەکرێ با سنوورێک بۆ ئەم ئاژەڵانە دانێن هیچ نەبێ خۆ ئیسیفادەیەکی بۆ حکوومەت دەبێگەر بە سەدان و هەزاران سەر ئاژەڵی بەرەڵا هەیە لەم شارە بە سنوورێکیان بۆ دابنێن یا ئیجراعات لەگەڵ خەوانەکانیان بکەن بۆی کە چیتر ئەم ژینگە ئەوە بەرەڵا نەبێ کاجیوە ئەوە ماوەکانە لەسەرەوە وردە وردەش بەرە وەرزی گەرما ڕووین ژیانتان چۆنە لەو بۆن و بەرامە هەر نەماوە یعنی بەجددی هیچ ژیانمان نەماوە ناتوانین لە ماڵەوە دانیشین موبەریدە ناتوانین دانی نازانین چی بکەین یعنی ژیانێکمانەیە کەس نیەتی جا داوا لە نوخشەخان و کوێستانخانەکەم ئەم دوو خوشکە بەڕێزە خوشکی ئازیزی ئەمن خوشکی ئەمە ئەگەر ئەمیشتان پێ ناکرێت وەڵی بە دوای شتێکی کا بگەڕێن ئەگەر دەرەقەتیە بیشەنیان میکەن یعنی گیرمان خواردووە ئەمە نە ئیش واڕوە نە قانون وا نازانم خەریکی چینیەوە تکاتان لەکەین ڕۆژاتان لەکەین هەزاران جار هاتینە لاتان عری زمانیا پێتان چارتان بۆ ناکرێت نوخشەخانەڵی خەتای کوێستانخانەڵی خەتای نوخشەخانە خۆتان یەک لایکەنەوە ئیشەکەتان پێ ناکرێت بێنە دە شوێنێکیکە تکاتان لەکەین زۆر مەمنونی ئێوەین هیوادارین بەم راپۆرتە شتێکمان بۆ بکەن دەستان ئێوە چۆن ماڵەکان ڕاوەنیە واللهی بەزەوانەمان لەسەر ڕاوراوێن لەسەر بۆ خوارە لە خوارە بۆ سەرەوە جاری وایە ئەشیان بێنە ناو بازارەوە لە بەرەوەی سەرۆکایەتی شارەوانی بیبینێت بەڵام دوای 5 دقیقەتر ئەگەڕێنەوە یان جگە لەوەش جاری وایە لە هەفتەیەکە دوو جار پەرژینی ئەم باخچانە کە دروستمان کردو بۆ جوانی شارەکە ئەوان ماگان تێکیێنە مەسەر لە نوێ ئەیکڕینەوە دروستی ئەەکەینەوە بەڵام داوا لە سەرۆکی شارەوانی ئەەکەین ئەم شتە بنبڕ بکات
ماڵسا زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئێوە زەرتان پێگەشتووە ببوونی ئەو ماڵانەوە بەڵێ زۆرش پێشەکەی بەخێراتدان دەکەم ئەمە وەکو دانیشتوانی گەڕێکی جوستایی دیپارکەکە تاوا بێزار بووین بەدەست وڵاخە بەرەڵاو ئەبێ پاسەوانی بکەینە گوڵ و درەختانی بەرماڵەکانمان غێری ئەوەش پیسایەکەنە بەرماڵەکە هەموو ڕۆژێ زبڵەکە بەردە ماڵەکە ڕژێت هەموو ڕۆژێ من پاسەوانی بکە هەموو ڕۆژێ کۆیکەینەوە زبڵ و پیسایەکە هێتاکی کاک تەواو بێزار بووین سپاس بۆیە جەنابشتە باز بۆ بەڕێزت هەڵبەتە من پێشتر قسەم لەگەڵ سەرۆکی شارەوانی کردووە سەرۆکی شارەوانی ئەڵێ چاوەڕێەوەن ئیدارەی هەڵەبجە شوێنێکیان بۆ دابین بکە بۆ ئەوەیە کە ئاژەڵە بەراڵاکان دەست بەسەر بکەن وە لەو شوێنە بیهێڵنەوە بۆی غرامەی خاوەنەکانیان بکەن بەڵام وەک سەرۆکایەتی شارەوانی باسی لێوە دەکات تاکو ئێستا ئیدارەی هەڵەبجە شوێنێکی بۆ تەرخان نەکردووە ئیدارەی هەڵەبجەی چاوەڕێی سەرۆکایەتی شارەوانیە بۆ ئەوەی ئەو ئیجراتانی کە بەرامبەر ئاژەڵە بەراڵاکان بیکاتووە بەرامبەر خاوەنەکان ئەنجامی بدات. بەڵێ وریا سپاس بۆ تۆ بەردەوام